بۆچی تا ئێستا پارتە ئیسلامیەکانی کوردستان نەیانتوانیوە دۆزەڕەوەکەی گەلی کورد بە دنیای ئیسلام بناسێنن وەک ئەوەی کە هەیە. بینەرمان. کورد وەک گەلێک کە خاوەندەیان سەروەریە بۆ جیهانی ئیسلام و وەک تاک و کولتور توانیوێتی بەشدار بێت لە شارستانیەتی ئیسلامی، بەڵام لەسەر ئاستەنەتەوەی یەکان نەک هەر نەیتوانی وەسوول لەم جیهانە جەنجاڵ و فرە ڕەگەزەوەر بگرێت، بەڵکو هەمیشە وەک تەنێکی نامە و بێگانە سیر کراوە. سەرکردەی وەک سەلاحەددینی ئەیوبی و دەیان زانای گەورەی شارەزا لە بواری فقه و شەریعەت و یاسا بە بلیمەتی خۆیان توانیویانە فەرهەنگی ئیسلامی و لەوێشەوە عەرەبی دەوڵەمەند بکەن، بەڵام میلەتی خۆیان بە هەژاری و کەساسی ماوەتەوە. لە دوای دروستبوونی دەوڵەتی نوێ و بەتایبەتی پەیمانی سایکس پیکۆ، بۆچی کورد نەیتوانیوە جیهانی ئیسلامی و عەرەبی ڕازی بکات کە ئەویش نەتەوەیەکە و خاوەن دۆزێکی ڕەوای سیاسی و پرسێکی عادیلانەی مرۆییە؟ هۆی چییە حکوومەت و نەتەوە سەردەستەکان وەک یەک و بە هەمان توند و تیژی لە بەرامبەر دۆزی کوڕادەوەستن و سەرکوتی دەکەن؟ زانایان و پارتە کوردی ئیسلامیەکان لەم بیابەدا چیان کردووە؟ بەڕێزت ئەندامی یەکێتی زانانی ئیسلامی جیهانیت. ئەمە لەم بابەتەیە ئەمانەی تیش بخێن سەر بە مەسەلەیەکی گرنگ بەلامانەوە، ئەویش ئەوەیە کێشەی کورد کە تاکو ئێستا کێشەیەکی حەڵ نەکراوە لە ناو عالەمی ئیسلامە، دابەشە بەسەر 4 وڵاتە، هەر 4 وڵاتەکە وڵاتانی ئیسلامین یا با بڵێن مسلمان نشینن. لەگەڵ ئەوە کە کورد هەمووی سوننێ، با بڵێن لە 95 مسلمانەوە گەڵین، ئەم لە 95شی بەلانیکەم لە 100 مسلمانە سوننەیە، ئەم لە 100 هەمووی شافعیە. یعنی ئەوەنە خەسە لە ئیسلامەتی و لە سوننە مەزهبیە کەچی لە ماوەی ئەم 100 ساڵی دوای بڵێن دروستبوونی دەوڵەتی نەتەوەی تا ئێستا کورد وەک نەتەوەیەک، وەک هەتیوێک، وەک تاوانبارێک، وەک شتێکی جسمێکی نامۆ لە ناو ئومەتی لە ناو دنیای ئیسلاما سەیرەکرێ، تا ئێستا مافی ئەوی پێڕەوا نابیندرێت کە باس لە خۆی بکە وەک نەتەوە، وەک ئەوەی کە مافێکی هەیە وەک نەتەوە بژی. پێت وایە ئەمە هۆی چیە؟ ینی بەڵکو لەوەش زیاتر ئێمە هەر وەکو مخەنەت، وەکو خیانەتکار، وەک کەسێک کە دەستی ئیسرائیلە، وەک کەسێک کە ئومەتی ئیسلامی تێک بە ئەوەی تر پارچە و پارچە پارچەی بکە. پێت وایە ئەمە هۆی چییە بەم شێوەیە؟ هەر شتێکت بینی، هەر دیاردەیەک، هەر حاڵەتێ ئەبێ بگەڕێ بە دوای هۆکارەکانیە. ئەگەمانی هۆکاری شتی ئاوا ببینینەوە، ئەبێ 2 لیست هۆکار دروستکەین و بخوێنینەوە. لیستی یەکەم هۆکارە ناوەکیەکان، لیستی دووهەمیش هۆکارە دەرەکیەکان، کە بەلای منەوە هۆکارە ناوەکیەکان هۆکارێکن دووبارە بۆ دروستبوونی هۆکارە دەرەکیەکان، یا ئەمین کاریگەری لەسەر ئەوە هەیە، ئەمیش کاریگەری لەسەر یەکتی تاوەکەن و هەر دوو ڕووی هەردووکیان دوو ڕووی دراوەکەن. تا دەوڵەتی ئیسلامی کە کیانێکی ئیسلامی هەبوو بە ناوی دەوڵەتی عوسمانی کە ناوزەد ئەکرا بە پیاوە نەخۆشەکە، تا ئەو کاتە ئەم کێشە نەبوو بە ناوی کێشەی کورد، ئیلا کێشەی ئیمارات و زوڵم کە لە بە شێوەیەکی گشتی هەبوو لە تورک و ئەرمەن و عەرەب و کورد و گشتی هەبوو، بەڵام بە عەدالەت زوڵمەکە دابەش کراوە یا خەلەل و ناتەواوی و ناڕێکی هەبوو. ئەمە بێ بە دۆزێک لە ناو میلەتەکانی ترا، خاوەنی ئاڵان نەبێ، خاوەنی جغرافی خۆی نەبێ، خاوەنی قەواری خۆی نەبێ، خاوەنی ناسنامە و کەسایەتی خۆی نەبێ، ئاوا بێ پەرۆ باڵ بێ، ئاوا وەکو قازە ناشرینەکەوا بێ لە ناویانە هەمووی لێی بخوێن و هەر لەگەڵ جوڵایتەوە ئەیتیهامەکەن بە خیانەتی گەورە و بە دروستکردنی ئیسرائیلی دوو هەموو ئەمانە. ئەمە لە دوای کیانی ئیسلامی دروست بوو، واتە سایکس بیکۆی ئەوروپی غەربی هێناوێتە بوون. ئەبێ ئەو ڕاستیە بزانی. دوا ئەوەش کە دەوڵەتەکان دامەزراون، هەر سایکس بیکۆی ئینتاجی ئەو دەوڵەتانی کردووە، کابێنێ ئیسلام بەرپرسە، نە مسڵمانان، ئەمە لە تاریخ ڕاستە. من باس لە ئێستا ئەکەین. ئێستا من وا ئەزانم لە پێشە ئێمە خۆمان متهەمین، خۆمان ئەوانەی کە مەلەفی دۆزی کوردیان بەدەسە، لەوە کە محامێکی فاشلن، قەزەکەیان عادلە بەڵام محامێکە فاشلن، جوان وتراوە لە عەرەبی ئەڵێ ماماتە حەق وەڕائەه مطالب. ئێمە مطالبێکی باش نەبووین، ئێمە لە ناو سیاسیەکانە باسی قەزەی کوردمان کردووە و پچڕاندومانە، جارێ خۆمان یەک ماڵ نەبووین، یەک وجدان نەبووین، یەک سەنگەر نەبووین، یەک خواز نەبووین، هەمیشە چەلەحانەمان کردووە، خەریکی شەڕەت پەڕۆ و شەڕەت. باش مامەسە بم بۆرە با من پرسیارەکە تۆزە تەحدید ترکەم.
بەڕێز جێگرتوو بوویت سەش بەڵێ پێم وایە هەر بەڵێ تابعا ئەمە لە 94 کە گرتو دروست بوو یەکێک لە پاساوەکان بۆ ئەوی کە یەگرتو پێویستە ئەوە بوو کە ئێمە ئەبێ قەزەی کورد بە عالەمی ئیسلام بناسیێنین بە تایبەتی بە ئەحزابی ئیسلامی و بە کۆمەڵگە مسلمان نشینەکان بە زۆری نەک حکوومەت کەمتر با بڵین بەڵام لەمە ئەم 27 ساڵە هیچ شتێک نەگۆڕاوە ئەوەی کە لەبەر چاو بێ بۆ نمونە لە کاتێک ئەمە ڕێفراندۆمەکەین کەس پشتمان ناگرن لە ئەحزابی ئیسلامی نە لە کۆمەڵگە مسلمانەکان کاتێک کە ئیفریندا گیرەکرا سێرەگەین خالید میشعەل پیرۆزبای لە هێنەکە مەسەڵەن با بڵێن ئەردۆغان خۆی بەشێکە لە حرەکاتی ئیسلامی بە هەمان شێو بە هەمان توندی لەگەڵ مەسەلە کوردیەکە ئەجوڵێتەوە ئەوە دەست خەمە سەر خاڵەکە یانی کە ئێمە ئەحزابی ئیسلامی چی کردکەواتە لەمە بڵێن ئەوان فاشل بوون ئەمە چی ئێمە ئەوەی کە پێمان کراوە و ئەوەی بوارمان دراوەتێ لەژێر زەبر و زۆیەکی زۆر و مقەرسووتاندن و حەزرکردن و مەنعکردن و دەمگرتن و زۆر فشاری تر کە زۆر کەس ئەزانێ هەر ئەوەمان پێکراوە فعلەن ئێمە لە کۆنگرەکانمانە تۆمارمان کردووە و ئەویشمان پێمان کرابێ لە مؤتەمەرەکانە لە قسەکردنەکانە لێرەوە لە دەرەوەش کردومان لە دەرەوەش کردومان ئێستا کتێبێک کاریگەری چی بووە ئەخە کاریگەری بۆچی خۆی ئەوانەیە کە مەلەفی تاپۆی هینی قەزەی کوردیان بەدەستە هیچیان کردووە تا منێکی بێپەڕ و باڵ و بێ دەنگ و سەنگ بیکەم یعنی مەسەلەکە ئەوەیە هەر ئەوە نەکراوە هەر ئەوە دەنگکراوە وەکو ئەڵێ کە سەیحەتین فی واد ئەو نەفخەت ئانە گوێەکە بۆ ئەرە وەڵڵا زۆر گۆڕاوە بە چاوجارانەوە چاوجار لە بەغاوە خەڵ قبوڵی نەبوو لەو ئەیسە بەعکسەوە کتێبێ دەرکراوە الأكراد يتامى المسلمين مامۆستا عومەر عەبدولعەزیز کتێبێکی تەرجەمە کردووە کۆمەڵە مەقالات ئیتیحاد العالەمی لەهی ڕاشد غەنووشی لەهی کۆمەڵی خەڵکی میسری و ئەم مامۆستا قەرەڵای و ئەمانە کە باسی قەزەی کوردی ئەکەن لە هەڵەبجە بە قەزەیەکی حەقی دانن قەزەی کورد قەزەیەکی ئینسانی قەزەیەکی نەوەڵە هەر قەزەیەکی وەتانی کە حەقیان هەیە ئەوانش دەوڵەتیان هەبێ هیچ گوناحێکیان نییە ئێمە ئێستا عەف بمبوورە مامۆستا مەسەڵەن لە یەکێتی زانانی جیهانی ئەکرێت کە ئەرزم کردی سەرەوەی کە لە سونەیەک لە بڵین لە سووریا کوژریا لە ڕۆهینگیا کوژرە بەیان نامە دەرەکرێت لە فەڵەستین مناڵەیە کوژرە بەس لەسەر کورد شتێکی نییە لەو بارەوە وەکوتم هەیە بەڵام ئێمە خۆمان گوێ نادێن بۆ شتە على ئەسف قیادەی ئەدەبی و ثەقافی و فەلسەفی و وەتەنی و حیزبی کوردی بە زۆری عیلمانیە هەر کەیفی بۆ مۆزوعانە نایە لە دوای قازی محەممەد و مەلەمەسوا ئەمانەوە لە قەزەی کوردی لە سکەکەی خۆی دەرچوون بێ ناسنامەیەکی پێوە دیارە بەرەو عیلمانیەتی کەچ و کاڵ و تونند و تیژ ڕۆیوە ئەمە زەربەیەکی گەورەی لە قەزەی کوردی داوە ئەمەوەی کە دو حیزبی زۆر ئاڵای زۆر ئەو جا لەگەڵ زۆرەکەشە ناکوڵێن بەیەکەوە نالکەن بەیەکەوە ئەم دوشمنە ڕائکێشە منافەسیانە ئەو توران ڕائکێشە و ئێران ڕائکێشێ ئەمە بەڕاستی قەزەکان لیخن کرد کە قەزەکە بوو بە قەزی ئەوان ئێتە ئەبێ خۆیان بەرپرسن لێ کێ حاکمە لە کوردستانە ئەبێ ئەو پرسیاری لەو کرێ بۆچی قەزەی کورد ئاوا بێنازە ڕوانگەی ئاینی بۆ پرسی نەتەوە و گەلانی بێدەوڵەت چۆنە؟ ئای ئیسلام وەک کیانێکی ئاینی سیاسی تۆمەتبارە بەوەی کە کورد وەک نەتەوە مافی ژیانی پێنەدراوە یان دەسەڵاتی زلهێزەکان و بەتایبەتی ئیستیعمار هۆکاری سەرەکین. دەوڵەتە ئیسلامیەکان چۆن ئاینی ئیسلامیان بۆ مەرامی سیاسی خۆیان بەکارهێناوە و کردویانە بە پاسا و بۆ پێشێلکردنی مافەکانی کورد. لە دوای با بڵێن سایکس بیکۆ کورد خاوەنی هیچ نییە نەتەوەیشی بێ قەوارەیە نەتەوەیەکی بێت دەوڵەتە لە کاتێکە وڵاتانی عەرەب بە وڵاتانی ئیسلامی هەموو خاوەنی قەواری خۆیانن کاتێک ئێمە داوای ئەو مافاکەین کە ئێمەش کاکە نەتەوەیەکین حەقە مافێکمان هەبێ قەوارێکی سیاسی ئێمە لەم داوە ڕەوایی خۆمان لەبەر دەمی دنیای ئیسلامە بەتایبەتی لەبەر دەمی دنیای عەرەبی و دنیای تورکیا و فارسیش ئیران ئەبینە دێوەزمەیەک ئەبینە عەمیلێکی سەهیۆنیزم ئەبینە خیانەتکارێک ئەمانوێت جەستەی ئومەتی ئیسلام پارچە پارچە بکەین لە کاتێکە جەستەی ئومەتی ئیسلام هەنجن کراوەت لە حاڵی حازرە تۆ پێت وایە ئەمە بۆ چیە گەڕێتەوە ینی بەم شێوە بەم توندیە بەم خەستێ بەم دڕندەیە بەرامبەر بە مافێکی زۆر سادەی ئێمە بۆستنەوە بەڵێ وەکو جەنابەت ئیشارەتتدا ئێستا ئومەی ئیسلامی بۆ خۆی مقەسەمە ئەگە باس لە دووەلی عەرەبیش بکەین 22 دەوڵەتی عەرەبیمان هەیە بە جیابوونەوەی کوردستان یان بە دروستبوونی دەوڵەتی کوردستان جەسەدی ئومەی ئیسلامی تەمزیق نابی ئەسڵەن ئەو نەزەریە لە ڕووی دینیەوە ئەسڵەن هەر غەڵەتە ئەساسی نییە بۆ وا دەکەن وازەحە ئێستا کوردستان پاش ئیتیفاقی سایکس پیکۆ دابەشکرا بەسەر 4 وڵات هەر 4 وڵاتی زۆرینیان موسڵمانن
بەڵام لەبەر ئەوەی هەمووی مسلمانە زۆرینەی خەڵکەکەی مسلمانن خۆیان هەر چاریان دەوڵەتی ئیسلامین زۆرینەی خەڵکەکەشیان مسلمانن بەڵام لەبەر ئەوەی دەوڵەتی مواتەنە نین دەوڵەتی هاوڵاتی نییە دموکراتی بوونی نیە لەو چار دەوڵەتە کورد کە داوای حەقی خۆی دەکە ئەسڵەن مەحرومە لە هەر چوار پارچە بە کوردستانی خۆشمانەوە ئەوانە دائیمەن کە یعنی ترسی ئەویان هەیە جیابوونەوە ڕوو بدە نظریەی مؤامرە بەکاردەینن بۆ ئەوەی قوارەی خۆیان بەکاربن دین دەکەنە غیتاءک بۆ پاراستنی وڵاتی خۆیان بۆەوەی تەقسیم نەبی یعنی ئەگەر تەماشا بکەین لە مصطلحاتی دینیش بەکاردەینن لە تورکیا بینیمان سوورەتی فتحمان بەکارێت لە ئێران سوورەتی فەجر لە عێراق ئەنفال ئیدی هەدەفیان ئەوەیە یعنی دین بکەنە غیتاءک بەڵام بە هیچ شێوازێک پەیوەندی بە دینەوە نیە ئەگەر تەماشا بکەین جەنابەت ئەگەر مەجال بدەی بەس ئەو ئیزافەیە ئێستا ئیتفاقی ساکس-پیکۆ ئەوان بە ناوی دین دەیکەن ئیتفاقی ساکس-پیکۆ ئەسڵەن تەقسیمی کوردستان چێ کردی ئایا بە کتاب و سونە کوردستان بوو چار پارچە ئایا دەوڵەتی عوسمانی لە سەردەمی ئەگەر ئیمانیان بە خلافە و تاریخی ئیسلامیش باس بکەین لە دەوڵەتی عوسمانیش کە ئاخر خلافەی یعنی لە دەوڵەتی عوسمانیش کوردستان هەر یەک پارچە بوو اتفاقی ساکس-پیکۆ بریتانیا و فەرەنسا کوردستانیان تەقسیم کرد بەڵام ئەوان ئێستا ئەو سنوورەی کە ئیستیعمار داینایە بە مقدسی دەزانن مامەسە تۆ باسی دینت کرد بە ئەمە بێنە سەر ئەمە يعني هەموو ئەحزابی ئیسلامی و ئیسلامی سیاسی و غیرە سیاسی و تەنانەت هەرە ئولەمای تەقلیدی لە عالەمی سونەیە و لە عالەمی شیعەشە لە عالەمی ئیسلامیە بەگشتی کاتێ باسی ئەوەکەن ئەڵەن ئەسڵەوەی ئێمە ئەبێ هەموو عالەمی ئیسلامی موحەد بێت لەژێر یەک ئاڵایە بێ ئێستا کاتێک کورد داوای دەوڵەتێکەکەن ئەمە نەڵێن ئەسڵەن ئێستا باسی زیاونیزمیش نەکەن ئەڵەن داوایەکی جاهلیە و کوفرە دعوها فإنها نتنة چونکە داوایەکی جاهلیە ئەمە داوای کوفر و عالەمی کوفرە کە بەناوی دەوڵەتی نێتەوە ئەوێ عالەمی ئیسلامی پارچە پارچە بکە و نصوصی زۆریش لەم بارەوەێنەوە یعنی دین بۆ خۆی ئەڵێ داوای وەحداکەوە بێ ئەمە وا بکەین ئێمە چی بڵین ئەڵێ من نەستم بەدەستە تۆ چیت بەدەستە کە ئەوان دەڵێن دەق هەیە ئەسڵەن چەمکەکە چەمکێکی نوێیە لە قورئان کە باس لە وحدەت کراوە باس لە وحدەی ئومە کراوە نەک لە وحدەی دەولە وأن هذه أمتكم أمة واحدة دەوڵەت مساویە بە ئومەت نا مساوی نیە بە ئومەت دەوڵەت ئومەت علاقەی بە ئەخلاقەوە لە ڕووی ئەخلاق و ممارەسەی عیبادات و ئەوانە ئەوە کتابێک هەیە هنا بۆین کەم علماء ئیسلام ئەڵێن لە هەر شوێنێ مسلمانەکە بێ بێ لەژە دەوڵەت ئیسلامیە بێ یعنی دەوڵەت لای ئەو مساوی بە ئومەت ناخۆی ئەسڵەن دەوڵەتی ئیسلامی ئەمن لەگەڵ مصطلحی دەوڵەی ئیسلامی هەنیمە ئومەی ئیسلامی هەیە ئیسلام ئەوە ئەگەر بڵێ دەوڵەی ئیسلامی کەواتە ئیسلام بە قوڵی تەدەخلی سیاسەتی کردیە ئیسلام ئەگەر تەماشا بکەین ئەگەر تەماشای قورئان بکەین یعنی هەندێک مەسائل زۆر بە قوڵی باسی کردووە مەسائلی عیبادات مەسائلی خێزان زۆر بە قوڵی بە تەفسیل باسی کردووە بەڵام کە دێ تەماشای چەمکی سیاست دەکەی کە دەوڵەتیش بەشێکە لە سیاست دەتوانین بڵێن زۆر بە یعنی محدودی باسی کردووە تەنها چەند معایرێکی داناوە لە ئیدارەدانی دەوڵەت چەند معایرێکی داناوە بە هیچ شێوازێک ئەگەر بتەوێت دەوڵەتێکی ئیسلامی دابمەزرێنی لە قورئان و لە حەدیث ناتوانی ئەدەواتی دروستبوونی ئەو دەوڵەتە دیاری بکەین نەدەزانی دەوڵەتێک ئایا دەبی دەوڵەتێکی دیموقراتی بی جمهوری بی خلافە بی بە هیچ شێوازێک باس لە تەفسیلات نەکراوە ئەگەر تەماشا بکەین چەندین ڕەوابطی داناوە چەندین هێڵی گشتی داناوە بۆ ئیدارەدانی دەوڵەت یەک لەوانەوە ئیدا حەکەمتم بین الناس أن تحكموا بالعدل مساواة بين الناس بس قضاء يا حكم يعني حتى حكمش ئەگە بە مەفهومە گشتیەکەش وەربگرین عدالەتمان هەیە شورامان هەیە کە دەتوانین بڵێن انتخاباتیش ئەمڕۆ جۆرەکە لە جۆرەکانی شورا عدالەتە شورایە ڕەچاوکردنی مەساڵحی خەڵکە ئیطاعی وەلی ئەمرە بەوەی فەوزا ڕوونەدا ئەوانەش هەمووی هەندێک معایری گشتین نەک هەر دەوڵەتی ئیسلامی مەسائلی ئەخلاقینە من دەڵێم ئەوانە مەبادی ئینسانین پێشەوەی مەبادی ئیسلامی بن مەبادی ئینسانین هیچ حزبێک نابینی تەماشای پێڕەوی ناوخۆی حزبێکی غەربی بکە ناڵێ ئەمن ئەگەر دەسەڵاتم گرتە دەست زوڵم دەکەم هەر باس لە عدالەت تەنیا فاشیزم نەبێت نازیزمە بۆیە یعنی ناوی ئیسلامیەت کە حزبێک کە دێت داخلی طبعا ئەوە نەقسیش نیە لە ئیسلام کە باسی لە بوارەکەی کردووە بە جزئی باسی کردووە داخلی تەفاسیل نەبووە چونکە ئیسلام دەزانی کە سیاسە دائما لە گۆڕانکاریە شەئنێکی دنیەوی مەسائلی دنیەوی دائما لە گۆڕانکارین بۆیە بە مەتروکی ثەغەراتی زۆری تێدایە ئەو ثەغەراتانە بە مەفتوحی بۆ ئەوەی ئەوانەی کە قائمن لە سەضەبتی ئیجتیماعیان ئەوانەی ئیدارەی دەوڵەت دەکەن حکمێک سیستەمێک هەڵدەبژێرن حسابی معادلاتی دەوڵی دەکەن حسابی کات و ساتەکە دەکەن حسابی زۆر مەسائل دەکەن حکمێک هەڵدەبژێرن کە لە ساڵحی خەڵکەکەوی ئیسلام وای ویستووە
ئایدۆلۆژیای عەرەبچێتی یان پانێرانیزم یان پانتورکیزم چەندە ڕۆڵیان هەبووە لە سەرکوتکردنی گەلی کورد و سڕینەوەی وجودی کورد. خۆ بە ناوەندزانینی نەتەوە سەردەستەکان چ گورجێکی لە ڕۆح و جەستەی کورداوە. ئەی نەبوونی جیهانبینیەکی ڕوون و ئاشکرا بۆ دۆزی کورد لەلایەن خودی کوردەوە چ زیانێکی لەم پرسە داوە. تاکو ئێستا کورد هەر وەک هەتیوێک سەیرەکرێ وەک شتێکی زیادە سەیرەکرێ وەک کەسێک کە هەمیشە قۆمبەلەیەکی تەوقیتکراوە بۆی بتەقێتەوە بە ناو عالەمی ئیسلامە بەڵکو بە ئیسرائیلی دوان سەیرەکرێ. ئەم نەزرێ بەلای بەڕێستە نەزرێکی ئایدۆلۆژیە یا حەقیقەتێکە با بڵین لەناو عمقی دین خۆیەوە ئەم قسە هێنراوە یا هەر ئیستیغلالی دینە بۆ مەسەلەیەکی سیاسی لەلایەنی عەرەبەوە بەگشتی. لە ڕاستیدا و کەلیمەی وشەی هەتی و کەمال هەلباوی کتێبێکی هەیە بە ناوی کوردەکان ئەلئەفراد یەتامە المسلمین، کوردەکان هەتی موسڵمانەکان. بەڕاستی ئەم کێشەیە بێگومان کێشەیەکی قوڵە، دەکرێت لە چەند ئاستێک قسەی لەسەر بکرێ. ئاستی یەکەم ئاستی ئایدۆلۆژی و کولتوری و میلیش هەتا دوایی. ئاستی دووەم ئاستی سیاسیە. ئاستی سێمیش کە جەنابەت ئاماژەت پێکرد ئاستی دینیە. لەسەر ئاستی دینی بێگومان دوای ئەوەی دوای شەڕی جیهانی یەکەم و دوای ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەیەدا بەشکرا، ئیدی ئەم دەوڵەتانە خێراتیاندا بێگومان خێراتیاندا نەناوە بۆ ئەوەی بێن جارێکی تر ئەم وڵاتانە دابشکەنەوە. ئەم وڵاتانە وەکو ئەندام لە نەتەوەیە گرتوەکان بوون بە بەشێک لە سیستمی نێودەوڵەتی. دەرچوون لەو سیستمە بێگومان کارێکی ئاسان نییە و جهدێکی زۆری دەوێت. بە تایبەتیش لەسەر ئاسی ناوخۆی کورد کە هەتا ئەمڕۆژ لە دوای ئەوە نزیکەی 100 ساڵە هەتا ئەوڕۆ کورد لە هیچ پارچەیەک بە تایبەتیش لە باشوور نەیتوانیوە بە هێزێکی تۆکمە شەڕی ڕزگاری سەرتاسەری ڕابگەیەنێت. ئەمن زۆر ڕەخنم لەو لایەنەی گرتووە کە کاتێک بزوتنەوەی سیاسی کورد باس لە داگیرکاری دەکات، باس لەوە دەکات کە بەغدا عێراق دەوڵەتێکی داگیرکارە، بەڵام لە هەمان کات لە مفاوەزات و دانوستان و ئەوانە گەڕاوەتەوە بەغدا، لەوێ پۆست و پێگیان وەرگرتووە. ئەمە پێچەوانەی فکری داگیرکاریە، چونکە ئێمە بەشێک نین. ئەگەر بڕیار بێ ئێمە بەشێک نەبین، داگیرکراو بین، بەشێک نەبین لە وڵاتە، بە هیچ جۆرێک مافی ئەومان نییە بچین لەو پێتەختەکە بەغدایە پۆست و پلەوەر بگرین. لەبەرەوە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە کورد بۆ خۆی بەشێک بووە لەوەی کە کوردستانی باش ببوورە کوردستانی باشوور بکاتەوە بە بەشێک لە عێراق، بە تایبەتیش دوای بزوتنەوەی شەخ مەحموود بێگومان دروشمی دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان. ئەمانە لە سەرئاستی ئایدۆلۆژی دەتوانین بخەینە چوارچێوەی تێرمی عەرەب سەنتریزم و لە هەندێک جار لە چوارچێوەی ئیسلامۆسەنتریزم وەکو ئەوەی کە ئەوروپا خۆی وەکو یۆرۆسەنتریزم تەرح دەکات. بێگومان لە چوارچێوەی ئیسلامۆسەنتریزمدا ئەوان دائیمەن ئەوە تەرحەکەن کە ئیستیعمار ئیمپریالیزم دنیای ئیسلامی دابش کردووە. لەبەرەوە ئەوان دەیانەوێت زیاتر لەوە دابش نەکرێت. کاتێک کە هەر دابشکاریەک جیابوونەوەیەک تەرحەکرێت، ئەوان بە پێچەوانەوە دەڵێن ئێمە بەسە ئەوەندەی کە دابش کراوین بە هیچ جۆرێک نابیت، بە تایبەتی ئەوانەی کە ئیسلامیان نەبیرەکەنەوە نانەوێت زیاتر لەوە دابشکاری ببیت. بێگومان ئەوان ئەوە لە بیرەکەن بمبورە تو پێتوانێت ئێستا مەسەڵەن ئەگەر ئێران کە ئێران بڵێن شیعە مەذهبە، ئەگەر مەسەڵەن بڵێن سیاسەتی نەودەوڵەتی بیوێت ئێران دابشکە، پێم وایە عالەمی عەرەبی پێی خۆش بێت و تەئیدیشیان بکات بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی لە ئێرانە، بەس بۆ عێراق تووڕابن با هیچ شێوەیەک ڕەفزیەکەن. پێتوانێمە شێوازێکە لە دیماگۆژێت لە ئینتیهازی ئەو شتێک کە بە ناوی دینەوە لێرە منعیەکەن عێراق دابش بێ یا تورکیا، بەڵام ئێرانی شیعە پێیان خۆشەکە شتێکی وا ڕۆڵ. ئەمە شتێکی لۆجیکە، لەبەرەوە هەر لە چوارچێوەی عەرەب سەنتریزم
ئەو بەناوەندکردنی عرب لای ئەوان عرب هەموو شتێکە ئیدی عراق ئەو بەشە کوردستانە بەشێکە لە نیشتمانی عربی و ئایدۆلۆژیای بەعث ئەوەی نەشاردوێتەوە تەنانەت لە سووریا هەر ئەسڵەن اعتراف بەوە ناکەن کە بەشێک هەیە لەوێ پێی دەڵێن کوردستان لێرە ئایدۆلۆژیای بەعث کار لەسەر زەوی ئەکا لەسەر خاکەکە ئەم خاکە بە خاکی عرب دەزانێت ڕاستە بەس پێتوانێت ئەو هەر ئایدۆلۆژیای بەعث نییە بەڵکو تاک بەتاکی عرب ئەوە بیرەکە بێگومان ئایدۆلۆژیای بەعث لە دیوارەکان هەڵنەتڕۆقاوە لە عرب هەڵنەتڕۆقاوە بێگومان لە فکرێکی هەم سنیزم کە مەلیک فەیسەڵ هات کردیان بە حاکمی عراق بە مەلیکی عراق بێگومان مەلیک فەیسەڵ دوو دیوە بوو دیوێکی عەرەبیست بوو بە مانای عەرەب سنتریزم و دیوێکی ئیسلامیست بوو بە مانای سنی سنتریزم کە هەردوو دیوەکان بەلای ئەو سنی و عەرەبی عراق بەشێکە لە نیشتمانی عەرەب و بەشێکشە لە دنیای سنی لەبەرەوە بە هیچ جۆرێک نە ڕێگایان بەوە ئەدا کە شیعە جۆرێک لە ئۆتۆنۆمیان هەبێت نە کوردیش بە هەمان شێوە. مامۆستا مناسبە قسەیەکی مەلیک فەیسەڵم بیرکەوتەوە وابزانام نامەیەکەی نێرە بۆ مەندوبی سامی ئەڵێ ئێوە ئەگەر کوردستان ویلایەتی مووسڵ لە عێراق جاکەنەوە ئەو کاتە شتێک نامێنێ پێی بوترە عێراق چونکە هەمووی هەر شیعە بێ پێت وایە ئەمەش کاریگەری هەبێت لەسەر بەتابەتی باشووری کوردستان بۆی عێراق زۆر بە قۆڵی یا بەتوندی دەستی پێوە بگرێ. بێگومان کە عراق جاکرایەوە وەکو نیشن ستیتێک وەکو دەوڵەتێکی نەتەوە دامەزرێنرا هەموو هەژمونی ئەم دەوڵەتە درا بە سونەی عەرب ئەوان ڕێژەیەکی زۆر ئەو ژمارەی کە لەسەری کۆکن 800 ئەفسەری عەرەبی سونی ئەو کاتە لە ژێر هەژمونی سوپای عوسمانیدا پرۆڤیان وەرگرت بوو کارا بوون ئەوانە هەمویان گەڕانەوە ئەمانە سوپای عراقیان پێکینە کەواتە حەد لە نەواتی سوپای عراق لە بەس کوردیشی بەکر سدقی کورد ڕێژەیەکی زۆر کەم بوو جعفەر عەسکەری بڵێ ئەمانە یەکەم ڕێژەیەکی زۆر کەم بوون دووەمیش حەنابەتاتۆ کە باسییانەکە بەوە باسییانەکە کە ئەوانە عەرەبێنراون ئەو ئەفسەرانە ئەوە نەبووە کە ڕوحێکی کوردایەتیان هەبوو بێ و لە پێناو کووردا کار بکەن بەڵکو ئەوانە عەرەبێنرا بوون لەبەرەوە هەر لە بەغاشا گەورە بوون هەر لە بەغاشا گەورە ببوون هەر لەو چوارچێوەی دنیای سونی عەرەبیدا ئەوانە بەشێک بوون لەو سوپایە و هاتن سوپای عراقیان دروست کرد. اینجا ئەم قسەی جەنابەت تەبعاً ڕاستە مەلیک فەیسەڵ کە داوای کرد کوردی ئەو باشووری کوردستان بە عراقەوە بلکێنرێت هەر بۆ دروستبوونی باڵانس لە نێوان سونە و شیعە بۆ ئەوەی چونکە ئەگەر بەهات باوس ئەو بەشە عەرەبی سونیە بە تەنیا بوانە وەکو ئێستای سووریا دەبوو کەمینەیەکی شیعە عەلەوی هەموو دەسەڵاتی سووریان بەدەست دەبوو. ئەمە تورکیاشمانەیە ئەسڵەن لە تورکیایە تا ئێستا کوفرێکە برا خۆی بە کورد بزانێ ینی تەنانەت کەسێتی کوردوات تێکشی چێنراوە لەوێ کوبڵی کوردبوون عیبە بێت. بەڵێ هەمان ئەو مەنتالیتەیە ئیشەکات هەمان ئەو عەقلیەتەی لەلایەن تورک و لەلایەن فارسیشەوە ئیشەکات ئەوانە بە هیچ جۆرێک کورد وەکو بەشێک لەو دەوڵەتانە تازە لکێنراون بەو دەوڵەتانە بە هیچ جۆرێک ئەم دابەشبوونە قبول ناکەن و جۆرێک لە فۆبیاشەیە کوردۆفۆبیا لەو دەوڵەتانە ئەگەر بێت و کورد ئیبراز ببێت کورد مافەکانی خۆی بەدەست بگات حتمما ترسیان هەیە لەوەی کە ئیدی ئەم فۆرمەی مثلەن تورکیزم دەوڵەتی تورکیا ئەم فۆرمەوە خۆی نمێنێت ئێران بە فۆرمی فارسی دەسەڵاتی نمێنێت و بە هەمان شێوەش لە عراق و سووریا. کورد بۆ ئەوەی لەسەر شانۆی جیهان دەرکەوێت و ببێت بە ئەکتەرێکی گرنگی سیاسی پێویستی بەڕەوایەتیە بەر لە هەموو شتێک لەخۆیەوە و پاشان هەوڵدان بۆ وەرگرتنی دانپیانانی بێگانە ناتەوەکان دروست دەکرێن و دروست دەبن و کوردیش دەبێ خۆی بە پلان و استراتیژ خۆی بنیاد